حیوانات صاف و لطیف و روانات دیمانی یا جرجوانات آوا دهم نیشتمان ئازیزانم لە گۆشەیەکی تریم نیشتیمانەوە سڵاوتان لێبێ ئێمە لە یەکێک لەو گوندە جوانانەی ئەم نیشتیمانەین ئەویش گوندی قزلەرە گوندێکی دیار و مێژوویەکی دێرین لەسەر ڕێگای یەکێک لە شارڕێگاکانی نێوان هاوین هەوارێکی گەشتیاری و سنتەری شاری سلێمانی کە ئەویش هاوینە هەوار یاخود شوێنی گەشتیاری مێرگەپانە لێرە گوندێکی جوان هەیە لە دەواازەی دۆڵەکەیە کە داغەڵەبی بەرەو دۆڵی مێرگەپان بۆ سەرەوە ئەم دۆڵەش ئاوەدانی و هەروەها شارستانیەت و وەروە خەڵکێکی زۆری لێ دەژی زۆر جارە پرسیارە دەکەین بۆچی ئێرە پێی دەوترێ قزلەر ئەم ناوە ناوێکی تورکی عوسمانلیە کە تەرجمەی کوردی دەکەیتەوە دەبێتە کچەکان واتە ئەو شوێنەی کەەوە بە ناوی کۆمەڵێک خاتوونەوە ناونراوە واتە قزلەر قز لە زمانی تورکیا تورکی عوسمانیا بە مانای کش دێ هەندێک بڕوو بۆچوون هەیە گوایە ڕۆژگارێکەوە سوپای عوسمانی دێتە ناوچەکە لەبەرەوەی سوپایەک بووە تا ڕاتەیەک گەرچی لەگەڵ بەشێک لە دەسەڵاتدارانی ناوچەکە تەنسیقیان هەبووە هەماهەنگیان هەبووە لێرە ڕێگریان لێ دەکرێت بە تاوێتە سەرەتایەکی دۆڵێکی تەنگەبراییایە هاوشانی سوار چاکان و شۆڕە سوارانی کورد پۆلێک لە کچانی وڵاتیش لێرە هەم ئیشکەر بوون جێگە دەستیان دیار بووەشان بەشانی پیاوەکانیش لێرە توانیویانە مامەڵە بکەن ڕوبەڕوو بوونەوە بۆیە پێیان وتووە مەکانی کچەکان ئەو کچانەی لەوێن کەوا هەچ ڕێگریان لە سوپا کردوێ دواتر کە سوپا هاتووە لەوێ جێگە دەستیان دیار بوو ئیشیان کردووە وەروەها لێرە کاریگەریان هەبووە پێیان وتووە ئەو شوێنەی کەوا کچەکانی لێ یاخود شوێنی کچە ئازاکان بۆیە ئەم ناوە بڕاوە باڵای ئەم شوێنە جوگرافیایە لە کوردستانیشان ناوی زۆرمان هەیە کەوا ناوەکانیان کوردینین بگرە ڕەنگە عەرەبی بن یا تورکی یا فارسی بن ئەمەش لە ئەنجامی ئەو هات و چۆ سیاسی و گۆڕانکاریە سەربازیانی لە ناوچەکەدا ڕوویان داوە ئەم گۆشەی نیشتیمان بە قزلەر کەوا وشەیەکی تورکی عوسمانلیە کە هەنێک دەڵێن لە سەدەی 16 و نیوەی دووهەمی سەدەی 16 لێرە ئەم ناوە بڕاوە باڵای ئەم نیشتیمانەیە و ئەم بەشەی سەرەتای دۆڵەکە بە قزلەر ناوی دەکرێت شوێنەی بەیقوتی ڕەوانم هەواکەی هاوڕەمیە